كاكاواي كم يملا روما هنا لايطاليا هنا اواناوي فيتوريو ايمانويلي دوما بله باشای سردینیا بود وای بو باشای همو ایتالیا و پیدا و تری باوکی نیشتیمانی ایتالیا رێگە کاک مەسعود بارزانی بالضبط چون اما ایتالیا که یک پارچه ایتالیا کاتی کوی پارچه بو اما باشای سردینیا بود بلام توانی ایتالیا به یک پارچه یک رزیل ئەڵمانیا بالضبط اقول بسماركي المانيا وكم مسعودي خومان وكم مسعود بارزاني خومان كردي 1000 باشا استا كردستان هرمي كردستان كل اونده كردي 20 بارچه اماره بارزان جیایا اماره زاخو جیایا اماره سیمل زاخو جیایا هولر جیایا ایتا آوایا نیشتیمانیش زۆر بەرزاوە الوستی اجتماعی مسعود بارزانی بله بله تاریخی رشی کردستان دنوسید میجو رشی کردستان ما لیلا نوسید که مسعود بارزانی خیانت کاری اجتماعی بوا جيشي همو دجمناني كردستان هنا تناو كردستان دجي يقبوني كرد بوا دجي سركزبري جاي كرد عائلة خوي فركاني خوي هيش دنا بدا خوا ژیان وایە کاکە بله ئیتالیا دروست کرد ئەوانە چیان هەیە ئەمەش چێمان هەیە ئەمانە کیان هەبوو پێش 400 ساڵ ئێمەش کێمان هەیە چ زبڵێکمان هەیە 2500 ساڵیش هەر بە هەموو دیکتاتۆریەتیان بە هەموو زوڵمەکانیان شارستانێتی بەشەر بەشێکی یۆنان و ڕۆمانیایە ڕۆمەکانە ئیتالیایە ئەو مێژویان بەجێهێشت ئەگەر عبودیەتیش هەبووە بەڵام شارستانێتی بەشەرێت ئەو هەموو فەلاسفە هەر لێرە هەبووە ئەوەش ئێستا ئەوە بوویتە ڕەمزێکی ڕۆما و ئیتالیا شانازی پێوە دەکەن یەکێک لە شوێنە سەرسوهێنەرە گەورە حەوت شوێنە سەرسوهێنەرە گەورەکەی جیهانە ئێستاکە ئیتالیا بەتایبەتی ئەو کالیسیۆن مێژوو وایە هەر چ دەنووسیتر چ تۆمار دەکات ئەوان چیان تۆمار مێژوو ئێمەش دەکرا ئەوا بی دەکرا ئەوا بێ بەڵام بەداخەوە ئەو بنەماڵانە تێکیاندا بە مەکتەب سیاسیەکانی هەردوو حزب ئێمە ئەوە نیە هەر بەواسی پارتی بکەین هەردوو حزب دەکەین بە تایبەتی بنەماڵەی بازاری چووکە شاڵەوانیش پاڤڵە دووشەندە لە بابت باشترنی بەس بیر لە ئەوەی خۆ هەردووچیان چەتەن وایە سەوتی ئەو تەوتینە لۆ ئاش بەتار کرد سەوتی ڕۆی ئەوە لە شەرمان کرد لەسەر تەوتین حیامان شو دەرچوو ڕادیو کاکە نابێەوە بە قوربان مەدحی تۆمان کرد هەشگیری تۆمان کرد لە تەوتین وەڵڵاهی ئێمەش وامان لێ هاتین هەر ناوێرین باسی تەوتین و هەژمانی بکەین هیچ فەرقیان نییە هەردووچیان هەموو هەر دزن چی